باش ئێستا کۆتا زەرکاوتان هات کەی بوو؟ وڵی نازمە بیرم نایە جێژنی بوو پێم بڵێ ئێوە چەند ڕۆژە بێ ئاوە؟ والله برێ چەند ساڵە ئێشتەچی بەخێر بێن سپاسان کە هاتن بەڕاستی ئەوە 5 ساڵ 6 ساڵە ئەو گەڕەکە ئەو مەنتیقەیە بین ئەو فەرها ئاوی نییە هەر ئەکڕی فەڕعی پشتۆمان دێتن ڕدادە ڕێستا ئەو زانە نایەتن قفلەکە لێ دەکەم مزگەفتێ ناکەنەوە دێ لە ئەو ناکەتی ئێکوان سەبشتە نازان لۆ چش ڕاشتای نازان يعني معناه نییە يعني ئەو گەڕەکە ئەو فەرها 5 ساڵە ئاوی نییە لەبەر چ سەبەکەی چییە؟ باشە بەس لە هاوینان بۆ شازیان زستانانیش هاوینیان کە مانجی 6 دادێ ئاو نامینی ئاو نامینێتن لەو کۆرانەی باش ئێستا کۆتا زەرکاوتان هات کەی بوو؟ وڵی نازمە بیرم نایە جێژنی بوو پێش جێژنێ بۆ دوو ڕۆژ خات و بڕە باش ئێستا ئەو هەفتەی مانگە نزیکەی 15 ڕۆژ دەکات وڵە ئاو نییە باش ئێوە چی دەکەن؟ وڵە دەکڕن بەس تەنکەری بە چەند دەکڕن؟ 25 دەورێ باشە ئەوەندە بەش چەند ڕۆژتان دەکات؟ وڵا هاوینە خۆ دەزانین بەش ناکە مبەریدەی خۆشتنە و شیب لێ نانە و بەش ناکە چەند تەنکەری چەند بەرمیل پڕ دەکەن لە سەبانی؟ دووتان چی؟ دووتان چی بە 20,000 دووتان چی 20,000 باشە بەش چ ڕۆژ دەکە بەش 2 ڕۆژ 3 ڕۆژ بەش چەند هەر بە شۆن دەکە بەش 3 ڕۆژ دەکە زیاتر ناکە دووتان چی بەش ناکاتن بەستەوەکەی نازانێ هەنی ئەو کۆڵانە کەس خەمخۆرێکی نییە دەچەکن دایری ئاوێ کە جیران ناگری دەچەکن قفلەکەی ئاوێ کە جیران ناگریتن نان سەبەب چییە لە چێ بەچێ برێ شارەوانی دارێت هەدەر باشە هیچ دەگۆڕی نییە هەتاکەی نێوەز ئاو هابی باشە هەر ئاونی یان کێشە هەیە چۆنەوە ئەوم پێ کەس نازانی لۆ هەندە ڕۆژ بەرداتەوە وەختی جێژنەی 2 ڕۆژ هات ئێستا تا جێژ ڕۆژ ئاو نەهاتەوە گۆڕەکەی نایە هیچ بەس کڕین ناکری باشە باس کێشەکەی خۆتانم بۆ بکەن ئێوە چەند ڕۆژە بێ ئاوە؟ بەخێر بێن وەڵا ئەمە تقریبان ئەو ڕۆلانەیە نێزیکە هەفتەک دەبیتن 5 ڕۆژە تا هەفتەک ئەمە زیاتر هەموو سارێ تقریبان ئەو وەختانە تووشی ئەو کێشەی دەبین ئەگەنا مانگەکانی پێشتر مانگەکانی پاشتریش کێشەمان نییە بە زیاتر تەسیرەکەی ئێرێ قفلەکمانەیە لە پێش مزگەفتی مام جعفەری ئەوەکەیان گۆڕی ینی نیزامەکەیان گۆڕیا پێشتر لە 6 سبەینێ لۆ 6 سبێنی ڕۆژی پاشتری لۆمان دەکراوە ئیسیفادەکمان لێ دەکرد شەوان یعنی خەرکەکە ئاوەکەی لۆ دەهات و کێشەمان نەبوو بەس ئێستا لەوەتەی کاتەکەی گۆڕایە ناگاتێ ئاوەکە عیب نەبی ناگاتێ کارەبای ڕئیسیش سەبەبە کاربای ڕئیسیشمان کەمە بەس بێت و ئەگەر دائیرەی ئاوی دارەت و یعنی نیزامەکان هەموو ڕێک بێختەوە لەوانێ کێشەکە چارەسەر دەبیت باشە پێم بڵێ چۆن بە شەو ئاوتان دێ ینی شەوان چۆن دوای 12 شەوە چۆنەوە؟ تقریبا یعنی دەگاتە ئەو کاتانە ئێستا تا پێشترێ برێن لە 6 لۆ 6 ڕۆژی پاشتر بوو ئاوەکە دەهات یعنی لەو 24 سعاتی ئاو دەهات ماوەکانت کەشت هەندێک ئافرەتی کۆرانێت چون قسەیان برین ئەوەی قفلەکەی لەدەستە قسەیان لەگەر کرد چای کرد هەبوو یعنی ئاوەکە هاتەوە بەس دوای دیسان تێکچەوە باشە بۆ بێ ئاوی ئێوە چی دەکەن دەیکڕن چۆن بەش چەند بەخوای ناوەڵا ناکڕین ئەلحەمدولا ئێستا مارەکان ئێستا ئەمە مارەک ماریان ئاوابی لە پشتەوە لە تانچی خۆیان لیان وەردەگرین ڕۆژێک ناڕۆژەک ئەمە ئەو دوومارینە لێوان وەردەگرین مارەکان کەش بە ناچاری چ دەکەن ئەو مارانەی سەر کۆرانی جاروبار ئاویان دێ وەردەگرن ئەگەر نابکاتە حالەتی ئەوەی دەبی بکڕن ینی ئاوکە قرز دەکەم بۆ نوعە ئەرێ وڵە ئێستا ینی لۆ نمونە ئافرەتەکانە ئێستا و ئافرەتانە ئەوانش لەو دوینە ئاویان نییە کوڕەکەم عملەیە بە قوربانم کوڕەکە باش بەخێر بێ بە قوربان بێ وڵڵا پیشە ئاگنێ بخۆینەوە مردین هەندستان بەخۆ بۆ نەخۆشی بۆ پژێشتای سۆن دەڕاشە ناشمان دەبتە شەڕ ئەری بەخۆ کوڕم جێدە ئاونە بە بخۆنەوە خوا نوێژم نەکردیا ئەری بە قورئان کوڕم باشە ئاوکەی دەکرد بە چەند دەکردن ئاوی کوڕە 25,000 ئاویشان گران کردیا کوڕم ئەری بەخوا پشکە ئاگنێ بخۆنەوە کو دەبێ ئەو حالە بە قوربان بم باش کۆتا زەر ئاوتان هات کەی بوو؟ ئاخر جارکەنی ئاوتان هات کوڕ وڵە ماگە پترا من هاتە کوڕم هەموو ساری و عاریمەیە هەر ئاومە نایمە بدێمان برنتە ئاومە هەنایە کوڕم ئەری بەخوای ئەری بەخوا کوڕەکەم ئەری وەڵڵا کوڕەکەم عملێ ئای بکڕیان بخۆین مەسری پێ بکە کوڕم بەخوای باشەی داواکاریتان چیان چی بکرێت؟ وەڵڵی بیرەکمان لێ دەن یان یارمەتیەکمان بدەن کوڕم